کامێرانە ئەبن بە چاودێرێکی باشی ئەم وڵاتە بۆی براشۆفێرەکان سەرکێشیان کەم بکەنەوە و تیژوازە تیژڕەویش بێن. کاک محسن سڵاو لێبێ ڕێگای کەلار بۆ دەربەندیخان بە تەواوی بۆ بە دووسای ئایا هیچ کامیرێکی پوینت و پوینت لەم ڕێگایەدان دێت؟ ڕێگاکە وەکو چۆ بڵێ تازەتەوە بۆ خۆتان ئەزانن ئەوەی پوینت و پوینت هەموو مەسح کراوە گەرمیان. قەرار وایە گفتوگویەکمان کردووە کە لە کفریەوە دەستی بێ بکە جادەکانی کفری بە کوالەتێکی بەرز و جوانە هەتا ئەو شوێنەی کە جادە دووسایدەکان تاوە بووە ئینشاڵا ئەکرێ و پێشمان باشە بکرێ لەبەرەوەی ڕەنگە خەڵک حسابی ئەوە کە ئەگەر پۆلیسی ئاسایشە پۆلیسیات چۆ لەسەر جادە لەما دوای دەوام یاسا نامێنێ ئەبێ خەڵبی لەو کاتەوە کە یاسا هەمیشە بەرقەرارە و یاسا ئەمێنێ کە پۆلیسیات چۆ لەسەر جادە نەبوو. بەڵام ئەم کامێرانە ئەبن بە چاودێرێکی باشی ئەم وڵاتە بۆی براشۆفێرەکان سەرکێشیان کەم بکەنەوە و تیژوازە تیژڕەویش بێنن. واتە کامیرەی پوینت و پوینت لە پێشە لە ڕێگەی کەلار بۆ کفری دانرێت؟ گفتوگویەکی وا کراوە ئەبێ لەوێ دەستی پێ بکە چونکو لەسەر بۆ سەرێکەن لە کفریە دەستی پێکە هاتایەتە سەرەوە. باشە هیچ قەرارێک درراوە کە لەکەی ئەو کامیرانە دابنرێت؟ وەڵای هێشتا ناو قەرارە نەدراوە ئێمە شاوەڕێکەین کە بە خۆتان نەزاننەوە کەرتێکی تایبەتە ینی ئێمە داوامان کردووە ئینشاڵا ئەوان کەی وابزان منتیقەی شارە زوو تەواوێت دێن بەرەو گەرمیان. پاشە کاک محسن ئەم ڕێگایە ئەگەر چی بۆ بە دووسای بەڵامە بینین ڕۆژانە هەر ڕووداوی هاتووی تیا ڕووەدا هۆکارەکەی چی ئەمە؟ هۆکارەکەی وەکوتم زیاتر دوای دەوامە زیاتر شەوانە لەبەر ئەوەی خەڵک ئازانێکە ئەندامێکی وەزارەتی ناوخۆ لەسەر جادە نەبوو یاسا نامێنێ یاسا هەمیشە بەردەوام و یاسا شەو ڕۆژی نییە. بەداخەوە خەڵک جاران ئەیوت جادەی کەلار سلێمانی جادەی مەرگە ئێستا بۆ جادەیەکی زەمان بۆ خەڵک کە دوو سایدە ئەوەی کە ماندووە توانێت بە دەستەڕاستی ڕێگاکەیە بۆ خۆی بڕووە ئەگەر 160 بڕوە سارە سەدەکە بۆ لای ڕۆ بۆ خۆی بەدەستە چەپا بەڵام منە جار سێرەکەی بەداخەوە برا شۆفێرێک وای زانێ و کە سیارێکی هێناوە جادەکەشی لەگەڵا کڕیوە لاچەپەکە ئەگرێت دایان سیارە بە دوایە ئەو بە یاسیارەیەکی خێرا دێ نازانێت لە دواوە لێ ئەدا ئەمان هەموو یەگەڕێتەوە بۆەوە بینی کەلار سلێمانی بڵێن کەلار دەربەنی خانج نەک سلێمانی ئەبێ چەند مەفرەزەیەکی هاتچۆ هەبێ. ئێمە بەداخەوە هەم پۆلیسمان کەمە هەموو خۆتان نەزانن قەیرانێکی دارایی لە وڵاتەیە هەم بنزین کەم هەم سیارێش کەمە. سەبارەت بە ناو شار شەقامەکانی ناو شار زۆربەی زۆریان دووساییدا کەچی ڕۆژ نییە ڕۆژی چەند ڕووداوی هاتچۆ لە ناو شارە ڕوودات هۆکاری ئەمە بۆ چیە گەڕێنەوە کارمان؟ هۆکاری ئەمە بۆ تەزەخمی سیارەیە زیاتر یعنی بەڕاستی جادەکان ئەو ژمارە ئۆتۆمبیلە هەڵ ناگرێت کە لە شارەکانە هەن یعنی بە خۆتان وەکو کەناڵێکی بەڕێز سەردانی هەموو شارەکانەکەن بە تایبەت لە کاتی دەوامە حاڵێکی زۆر خراپە بۆ خەڵک لە کۆتایی دەوامیشە هەمان شتە بگرە لە ئەو ساعتە ئاسایانە تۆزێ باشترە جادەکان تەحملی ئەو هەموو ئۆتۆمبیلە ناکا بەڕاستی ئەین ئۆتۆمبیل ئەوایە ئێمە ئێستا ساڵی 2005 سیارەی 6مانەیە 7مانەیە بگرێت تا سەرەتا هێشتاش بەڕێز حکوومەت هێرێمە توانێت بیان مرێنێ بە پارێکی ڕەمزی بگرە زیاتر تەسلیمی خاونەکانی کە وەکو ئێمە زۆری شتەکانمان یاسەکان وەکو شێوازی ئۆروپای لێ هاتووە ئەمش بە شێوازێکی ئۆروپی لە خەڵک وەریگریتەوە دوایەوە هەر کەسی تەسلیمی نەکرد کە ئێمە مسادرەکەین کەس گرەیمان لێ ناکە چونکو لەوە پێش ئێمە کابراوەتەنی ئۆپشنێکمان بۆ کردووە کە ئەوە تەسلیم کا و لە پارەی ئۆتۆمبیلەکە زیاتر وەربگرێ. من لێرە داواکەم ئەگەر ئەو ڕێگە بگرێتە بەر سیارە کەمە بێتەوە مەترسیش کەمتر ئەبێ چونکو زۆری سیارەکان بە زۆر خراپن کوالەتیکی خراپیان هەیە زیاتر ڕەنگە ئەوە یەکێ لە هۆکانی ڕووداوەکان بێت.